سڵاتان لێ بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کەرتی گەشت و گوزار بە هەموو بەش و بەشە جیاوازەکانی و هەمیشە بابەتێکی گرنگ بۆ پێشخستنی ئابووری بەتایبەتی لە وڵاتانەی کە تاک سەرچاوی داهاتن یاخود ئەوانەی بەدل لە نەودی سەرچاوێکی دیکەی داهاتیانە ئەم ڕوویای ئەم بەرنامەی بەتایبەتی لە دوای ئەوەی کە کۆرۆنا بڵاوبووەوە زیاتر بەرنامەکە لە تەواوی گیان بەرەوەوە هەنگاوی ناکە دەبێت لەمە دواکەتی کەشت و گوزار وێ بە سەرچاوێکی سەرەکی لە پاڵ داهاتەکانی حکوومەت. من مەبەستمە لە دوای 3 ساڵ تێبەڕوون بەسەر کابینەی نوێم حتمما لە ماوەی ڕابردوو هەوڵ هەبووە بۆ چاکردنی دۆخی گەشت و گوزار و لانی کەمەوە پەراخستنەی کە هەبووە چاک بکرێتەوە. لە دوای ئەم 3 ساڵە نەتیجەی بەردەست چییە؟ تا ئێستا بووین بە خاوەنی داهاتی گەشت و گوزاری کەی دەگەین بەم داهاتە و ڕوویا بەرنامەکە بە شێوەیەک دانراوە کە بتوانین بڵێن بەڵێ فعلەن کەرتی گەشت و گوزار ئاڕاستەی خۆی وەرگرتووە کەی هاوڵاتی ئەم نەتیجەیە دەبینێ حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵی وردەکاری دیکەی سەبارەت بە هەر دۆخی گەشت و گوزار دەکەمەتەوەێک وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز ئەمەر جەلا سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم وەردەگرم. سپاس بۆ دەرفەتە ئەمەخان خێر بێت. زۆر سپاس بەش. لەم کابینەیە جموجۆڵێکی باشە بوو لەسەر کۆی سێکتەرەکان بەتایبەتی گەشت و گوزار دەتوانم بڵێم بە درێژایی ماوەکانی حکومڕانی بە هێندەی ئەم کابینەیە کار لەسەر گەشت و گوزار نەکرا. بەقەد ئەوەی کراوە نەتیجە هەیە؟ زۆر زۆر سپاس کاگەر سەلام. بەدڵنیاییەوە لە کابینەکانی ڕابردوو بۆ خۆی زیاتر لە 15 ساڵ دامەزراوەیەک هەیە بە ناوی دامەزراوەی گەشت و گوزار و کۆمەڵێک گۆڕانکاری دامەزراوەی بەسەرا هاتووە. واتە لە سەردەمی بەداخەوە دوو ئیدارەیە یا دوو دەستگا هەبووە بە ناوی گەشت و گوزارەوە. دواتر ئەم دەستگایە دەبێتەوە وەزارەت، دواتر دەبێتەوە بە دەستە دەبەسرێتەوە بە وەزارەتێکەوە. بەڵام بە درێژایی هەموو ئەم گۆڕانکاریانەی کە بەسەریا هاتووە جۆرێک لە ئامادەکاری لە ڕووی تیۆری لە ڕووی داڕشتنی سیاسات و استراتیژ و ماستەر پلانی گەشت و گوزاری دانراوە. بەڵام لە ڕووی کردداریەوە بە دامەزراوەکردنی کەرتی گەشتیاری بە قەدەرم کابینەیە هەنگاوی کردداری نەناوە. بۆچی؟ لەبەرەوەی لەم کابینەیەدا لە بەرنامەی کاری کابینەکەدا بەڕاستشکایوانە و بە وازەحی یەکێک لە سێکتەرە بنەڕەتیەکانی بەرنامەی کاری کابینەکە سێکتەری گەشت و گوزار بواتە 3 سێکتەر دەستنیشان کراوە کە بنە جێگرەوەی نەوت و گاز ئەوانیشەوەیە کە ببن بە بەشێک لە زیادکردنی داهاتی کوردستان ئەوش گەشت و گوزارێکێکە لەو سێکتەرانە. بە دامەزراوەکردنەکەی لەم کابینەیەدا ئێمە 3-4 هەنگاوی گەورەمانناوە. هەنگاوی یەکەمەوەیە کە لە ڕووی کارگەڕیەوە گۆڕانکاریەک لەسەر هەیکەلێتی دەستەی گەشت و گوزارەکرێت کە بە سپاسەوە ئێستا لە وەزارەتی داراییە کە بە ئومێدین بەم نزیکانە پەسەند بکرێم. هەیکەلێتە جۆرێک لە تازەگەری و نوێبوونەوە لەسەر هەیکەلێتەکە لە ڕووی پێداویستی کارگێڕیەوە واتە هەندێک بەش یان هەندێک بەڕێوەبەرایەتی کە پێویست بۆ لە ناو بەڕێوەبەرایەتی گشتیەکان و لە دیوانی دەستە هەبێت پێشووتر نەبووە کە ئەمە دەستی لە ڕووی کارگێڕی و کارەکانی و گرتوویەتی. بە بەشی دووەمیەوەیە کە نەبووینەتە خاوەنی یاسایەکی تایبەتمەند بە خۆمان لەم کابینەیەدا بە سپاسەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان و بۆ ئەندامان و سەرۆکی لیژنەی شارەوانی و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستان یاساکە لە 2 هەفتەی ڕابردوودا پەسەند کرا و ئینشاءڵڵا لە مانگی داهاتووە یاسای گەشت و گوزار دەتوانێت چه زیادەی بکاتە سەر دۆخی گەشت و گوزار. پێم وابێت لە سەروبەندی پەسەندکردنی یاساکە جۆرێک لە تێبینیتان هەبوو لەسەر کۆی یاساکە تێبینەکان بەداریتاوی چی بوو؟ بەڵێ تێبینیەکانمان هەندێک گوردەکاری کە پێوەستە بە سزادان پێوەستە بە زیاتر باشە دەرفەتدان بە وەبەرهێنەر زیاتر بابەتەکانی سەڵاحێتەکان و من بۆ خۆم وەکو سەرۆکی دەستەی گەشت و گوزار بە حکمی ئەزمموی ئەو ساڵ و نیوەی کە لە ناو دەستەی گەشت و گوزارە بەرپرسیارەتی وەرگرتووە. ئەم قسەیەکی ئێستایی کەم بە جەنابی سەرۆکی حکوومەتی ئەنجومەنی وەزیرانی شموتووە کە ئێمە پێویستمان بەوەیە هەروەکو دەستەی وەبەرهێنان مادام سێکتەری گەشت و گوزاریەکە لە سێکتەرە ئەساسیەکانی کابینەکە پێویستەکە ببێتە دەستێکی سەربەخۆ. بابەتەکە پەیوەندی بە کەسیەوە نییە، پەیوەندی بە من و بە جەنابی کاکساسانەوە بێ. بە پێچەوانەوە من برایەکی زۆر عەزیز و زۆر هاوکار و هەماهەنگە لەگەڵما، بەڵام پەیوەندی بە ڕۆتین و کەمکردنەوەی ڕۆتین و کاراکردن و خێراکردنی کارەکانە بۆ ئەوەی لە کەمترین دەواازەوە بگاتە هاوڵاتی. وەکو چۆن حکوومەت لە کابینەوەیان باسی چاکسازی و باسی یەک پەنجەرەیی یەکات، یەک پەنجەرەیی بە مانای کەمکردنەوەی پەنجەرەکانی هاوڵاتی بۆی لە یەک پەنجەرەوە بوونی سەربەخۆی دەستەی گەشت و گوزارێکێک بوولەوانە. و بابەتێکی تر جگە لە یاساکە بابەتەوەی کە کردنەوەی کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی گشتی لە ناوچە گەشتیاریە جیاوازەکان بە نمونە دوای سەربەخۆبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران و زاخۆ و ڕاپەڕین ئێستا ئێمە بووین بە 8 بەڕێوەبەرایەتی گشتی واتە جگە لە 4 پارێزگاکەی هەرێمی کوردستان
ئێستا ئیدارەی گەرمیان سۆران زاخۆ لەگەڵ ڕاپەڕین ئەوانش بەڕێوەبەرەتی گشتیان هەیە و چەند بەڕێوەبەرەتێکیش لە قەزاکان هەیە ئەمە ئەومان پێڵێ کە ئەم کابینێ دەتوانێت لە ڕووی کردداریەوە هەنگاوە کارگێڕی و هەنگاوە استراتیژێتەکانی بنێ و ئێمە بە سوپاسەوە لە 5/6 میوانداری کراین کە جەنابی کاقوبات و سەرۆکی دیوان میواندارێکیان بۆ سازکرد بووین جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وتی زۆر سوپاسی کردین کە ئێمە توانیمانە دیوە ڕاستەقینەکەی کێشە و گرفتەکانی کەرتی گەشتیاری لە کوردستان لە چه ئاستێکایە و چۆن دەتوانین چارەسەریکەین بەقەت ئەم کێشانە بەقەت ئەم گرفتانەی کە خراوەتە ڕوو هەماهەنگی بەدەمەچوونی حکوومەت هەیە بۆ چاکردن لە ڕابردوودا کەم بووە بۆ ئێستا لە ئێستادا ئامادەیەکی باش هەیە و ئەوەی کە زۆر جەخت دەکاتەوە لە دوای ئەوەی لەو کۆبوونەوەیە تەواوی ڕاستپاردەکانی من و جەنابی کەکسەسان پەسەند کرا دواتر بە بڕیارێکی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیار درا کە بە بێگەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران تەواوی ئەو ڕاستپاردانە دەبێ بچێتە بواری جێبەجێکردنەوە تەواوی وەزارەت و دەستەکانی ڕاستپاردووە کە دەبێ هەماهەنگ بن لەگەڵ گەشت و گوزار لە هەمان کاتە فەرمانگەیەکیان تەخسیس کردووە فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوون کە ڕۆڵی هەبێ لە بەدواداچوونی هەموو ئەو بڕیار و پلانانەی کە دەستەی گشتی گەشت و گوزارەوەی ئەگەر بۆ نمونە لە ماوەی ڕابردوو خەمساردیەک هەبوو بێت لە بەدەمەچوونی کارەکانی ئێوە بابەتی گەشت و گوزار حتمما بابەتێکی فرەڕەهەندە ئاوادانکردنەوە بۆ نمونە لایەنەکانی دیکە تاوی سێکتەرەکان پێویستن بەم بابەتەوە ینی ئەم ڕاستپاردانی ئەنجومەنی وەزیران وا دەکات ئەو هەماهەنگی زیاتر بێت بە دڵنیاییەوە دەبەرەوەی جەنابی نەبوو ئیجرعات دەبێت هەردوو بەڕێزان جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێزان هەردووکیان لەسەر خەتن لەگەڵمانە کە بە بەردەوام بە دوواداچوونەکەن لەسەر ئەوە و تەواوی بەڕێوەبەرایەتەکانیش لەوە تێگەیشتون کە ئەمە بەرپرسیارەتێکی مێژوویە من زۆر دڵخۆش بووم بە سوپاسگوزاری و بە دەستخۆشی هەردوو بەڕێزان سەرۆک و جێگر بەڵام مەسئولیەتێکی گەورەشە مەترسێکی گەورەیە لەوەی کە ئەو دەستخۆشیە دەبێ کاتەکانی بۆ تەرخان بکەی شەو نخونی بۆ بکەی تەنها لە لای من نا من بە جەنابیانم وتم پێویستە کات بۆ ئەوەی کردی گەشت و گوزاری ببێتە جێگرەوەی نەوتوگاز و ببێ بە بەشێک لە سەرچاوەکانی داهات بۆ ئەم سیستەمی یەک پەنجەرەیە ئەم گەڕانەوە ئەم دەسەڵاتانە بۆ دەستەکەی ئەوە بۆ زووتر ئەمە نەکرا خۆی بۆ نمونە 3 ساڵم کابینە پێ کاتووە ینی بەرنامە و کارنامێکی باشە بۆ ڕۆدان بەکردی گەشت و گوزاری پێداوانێت لەمەدا توێ دواکەوتون ئەوەی کە من مەسئولەتی خۆمە من نازانم پێش من چۆن بووە بەڵام ئەوەی کە لەسەر مەسئولەتی من زۆر لە ماوەی ئەو ساڵ و نیوە زۆر بەڕاشکاوانە وتومە و نەم شاردۆتەوە و لە جەنابی کاکساسانیش کە وەزیری ئێمە وەکو وەزیری شارەوانی گەشت و گوزار نەم شاردۆتەوە ینی تا ئاستی زۆر جار سۆبەت پێم وتەوە کە ئێمە دەمانوێت جا ببینەوە نامانوێت لەگەڵ نابین بابەتەکە پەیوەندی بە کەسیەوە نییە بابەتەکە پەیوەندی بە خزمەتکردنی هاوڵاتیانە و تەواوکردنی ئەرکەکانی حکوومەتە لەم کابینەیە ئەویش بەوەیە کە ڕۆتین کەمکەینەوە هەڵبەتە نەمانتوانیوە لەم کابینەیەدا سەربەخۆی کەین بەڵام هەوڵەکانمان و بەپێی ئەو پەسەندکردنەی کە لە ڕاستپاردەکانە هاتووە بۆ کابینەی داهاتوو هەوڵەکانمانەوەی کە ئەم دامەزراوەی وەکو دەستەی وەبەرهێنان کە ڕاستەوخۆ سەر بەسەر بۆ نمونە ئەم دەسەڵاتانە لە دوای ئەم پەسەندکردنا هەمان ئەو دەسەڵاتانی دەبێت کە دەستێکی وەبەرهێنانی ئێمە هەیەی لە حکوومەتی هەرێم هەمان ئەو دەسەڵاتانەی ئەبێ بەڵام بە ڕۆتینێکی زیاتر ئێواتە هیچ کتابێکی ئێمە ڕاستەوخۆ لە دەستەوە ناچێت بۆ ئەنجومەنی وەزیران دەبێت بچێتە وەزارەت لە وەزارەتەوە بەرزکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران وەختێک بە نمونە من هیچ نووسراوێکی من ناتوانم بینێرین بۆ وەزارەتێک بۆ وەزیر خۆی دەبێ بڕواتە دیوانی بەڕێوەبەرایەتی دیوان دەبێت لە ڕێگای وەزارەتی خۆمانەوە بێت ئەم بوونی ئەم ڕێگایە تۆزە درێژە بەسەگەر وەکو دەستەی وەبەرهێنان وەکو دەستەی ژینگە وەکو دەستەی مین وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان وەکو ئەم دەستانە دەستی گەشت و گۆزاریش دەستێکی سەربەخۆ بێ ڕۆتین کە بەکەینەوە یەک پەنجەرەی بۆ هاوڵاتی ئاسانترەکەین و خزمەت گوزارەکان کاراترە بن خێراترە بن بەما ئێمە خۆ جەناب تەزانی ینی هەموو ئەو نووسراوانەی کە دێن لە قەزاکانەوە بنمونە ئێمە زاخۆ و خانەقین وەرگین کە دوو ناوچەی زۆر دوورە لە مرکزی شاری پایتەختی کوردستانەوە هەر نووسراوێک لە زاخۆ بێت هەتاکۆ و نووسراوی لە دەخانەقینەوەیت دەبێت بە چەند مەحەتەیە بێتە لای من و لای منیشەوە بە چە نەگاتە لای جەنابی وەزارەت لە وەزارەتەوە بە چە نەگاتە سەرۆکاتی ئەنجومەنی ئەگەر پێویستی بە سەرۆکاتی بێ ئەگەر پێویستی بە وەزارەتەکانی تر بێ بۆ یەکەمکردنەوەی ئەم ڕێگایانە و ئەوی کە جەنابی کاقوبادیش باسێکە کە بە حکوومەتی بەدیجا
دیجیتالکردنی مؤسساتی حکوومەت ئەمەش بۆ خۆی جارێکی تر خزمەتکردن و یەک پەنجەرەی کاراترەکات و خێراترەکات بۆیە ئێمە کارەکان هەتا بتوانین ئێمەش و وەزارەتیش هەوڵەدەین ئەم ڕۆتینەکەم بکەینەوە بەڵام زۆر جار بەدەستۆ نییە ینی زۆر جار گرفتەکە بەس تەنها لە خۆت و وەزارەتەکە نیە بە ڕۆتیناتی داواییەکانی تریش ئەمە خەڵ لە دوای ئەم 3 ساڵە نەتیجەی بەدەست هاتوو لە بابەتی گەشت و گوزار چییە بۆ نمونە ئێمە لە ئێستادا خاوەنی چەند پرۆژەی گەورە مامناوەند بچووکین لەباری گەشت و گوزار ینی ئەگەر بە داتا و ڕێژەلات بێ پێم بڵیت ناتوانین بە دەقیقی بڵێن بەڵامەوەی کە لە با بڵێن کە لە ڕابردووە هەمان بووە با بڵێن ئەگەر بەرزترین ڕێژە وەرگین لە 40 پرۆژە هەتاکو 25 پرۆژە تا 4 پرۆژە تا 5 پرۆژە لە شارە گەورەکان بنمونە یەکەم من شارمان شاری هەولێرە کە پایتەختی کوردستانە لە دهۆک لە سلەیمانی ئەمانە 3 ژمارە گەورەکەن دواتر بۆ نمونە لە ڕاپەڕین 4 پرۆژە هەبووە لە گەرمیان بە هەمان شێوە لە هەڵەبجە نیمانە هیچ پرۆژێکی وەبەرهێنان تا ئێستا بەداخەوە لە کاتی لە پرۆژەی گەشتیاری بەڵێ بەدڵنیاییەوە ئەمەم بە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وتم ناکرێ هەڵەبجەیەکە هەموو قوربانی بۆ دراوە تا ئێستا وەبەرهێنانی تێکراوە بەڵام وەبەرهێنانی گەشتیاری تا ئێستا تیاینە ئەگەر کاوانێکم بیتە بۆ منە دابشکردنی پرۆژەکان و جێبەجێکردنی هەر پرۆژەیەک لە کۆی قازا و ناحەکان ئیدارە سەربەخۆکان لەسەر چی بنەمایەکە من زۆر سپاس دەکەم و پرسیارت کرد لەبەرەوەی ئێمە ئەم قسەیەم لە ئەنجومەنی وەزیران وت بەداخەوە ئێمە هەتا ئێستا زۆرترین فۆکەسی سەرمایەدارانی کوردستانیش بەداخەوە هەتا بیانەکانیش بۆ مرکزی شارەکانمان هێناوە لە کاتێکە ئێمە پێویستمان بەوەیە بۆیە هاوسەنگیەک لە کارکردن هاوسەنگیەک لە دەرفەتی کار هاوسەنگیەک لە کاراکردنی بازاڕی گەشتیاری پیشەسازی بازرگانی و کشت و کاڵی زیاد بکەین پێویستەکە قەزاکانمان بکەینە ناوەندێکی چالاکی لە ڕێی پرۆژە جیاوازەکانەوە بۆیە ناوچەی سۆران وەکو ناوچەیەکی گەشتیاری ناوازە کە چەندین ناوچەی گەشتیاری هەیە پێویستەکە وەبەرهێنانی گەشتیاری کشت و کاڵی پیشەسازی و بازرگانیت گەورەی تیا بکرێتەوە ناوچەی سێ سادق و با هەورامان دەتوانین بڵێن شارەزور و هەورامان زۆرترین چالاکی تیا بگوازینەوە لە قەزاکانی وەکو بڵێن لە قەڵاتزێ و ڕانیە و ناوچەکانی تر دوکان و هەتا ئەچینە ئاکرێ و ئامێدی و ناوچەکانی تری خانەقین ئەم دابەش بوونە لاواز بۆ لە ڕابردووە بۆیە ئێمە ئێستا جەخت لەواکەینەوە قرس نییە بەس پێویستی بەوەیە ئەو هەڵاوسانێکە لە شارەکانە هەیە نەخلی کەینە خوارەوە بۆی بتوانین بەمە تەنها مەس بابەتەکە پەیوەستنێ بە پرۆژەوە بەڵکو بابەتێکە پەیوەستە بە کۆمەڵێک فاکتەری جیاوازەوە هەلی کارە ڕەخسێنی بۆ گەنجانی ئەو وڵاتە ئەو شوێنە ئەو ناوچەیە بازار دروست دەکەی سەرنجی وەبەرهێنەر و گەشتیار ڕاکێشی بەلایەوە و ئەو جۆرە لە قورساییەی کە لەسەر شارەکانەدا بەشێکەی بە شوێنەکانی تر سەرنجام گەنجێک لە سۆران یان لە هەڵەبجە نایە بۆ هەولێر و سلەیمانی لە ناوچەکەی خۆی کاری دەسەکەوێت و کارەکەات بۆ چەسپاندنی ئەم بابەتەکە بە ڕێزت ئاماژەی پێ دەکەیت نابێت لە پێش هەموو شتێک بە ئەو تێگەشتنە دروست بکرێت کە دەبێت وەبەرهێنەری ئێمە ینی ئەو فکرە ڕوویایی لە مێشکا بۆ دروست بێت کە دەبێت فعلانکەتی کەشت و گوزار گرنگی پێ بدرێت خاوەنی ئەم تێگەشتنین ئەم تێگەیشتنە ئەگەر هەش بێ ترسێک هەیە ڕاستی پێ بڵێم ترس هەیە لەوەی بۆچی ئێمە ئەیبینین لە شارەکانمان هەر لێرەوەیگە سەیری چاردۆری خۆمان بکەین کۆمەڵک باڵەخانەی گەورە بەرز بۆتەوە بەڵام چالاکی گەشتیاری کەم نەبینیت بۆچی لەبەرەوەی جەدوای اقتصادی نیشتەجێبوون لە کوردستانە ئەوەندە بەرز بۆتەوە کە سەرمایەداریان خاوەن کار خاوەن پرۆژەی وەبەرهێنان دەیەوێت زوو سەرمایەکەی خۆی وەرگێتەوە سەرمایەکەی کێ هاوڵاتیە کە زوو دەستمایەکەی دەسەکەوێتەوە بەڵام لە پرۆژەی گەشتیاریە لەبەرەوەی جەدوای اقتصادێکەکەی مەودای دوورە لە وەرگرتنەوەی قازانجەکەی بۆیە دایمەن ترسێک هەیە لە پرۆژەی گەشتیاری بۆیە کەمترین پارە کەمترین سەرمایە خرێتە گەڕ لەمە بوارەیە بۆیە ئێمە ئێستا لە ڕێگای کۆمەڵێک ڕێنماییەوە دەبانەوە پرۆژەیەکی تێکەڵاو دروستکەین واتە لەو زەویانەی کە زەوی گەشت و گوزاریە لانی کەم بەشێک لە زەویەکە بەشێکی کەمی بیدەینەوە بەرهێنەر پرۆژەی جیاوازی تیا بکات واتە سەکەنی بێ تیجاری بێ پیشەسازی بێ کشت و کاڵی بێ هەتا دوایی بەپی تایبەتمەندەتی ئەو ناوچەی کە زەوەکەی تایە واتەگە لە ناوەندی شار بێ دەبێت جۆری پرۆژەکە بگونجێ لەگەڵ استراتیژێتی گەشتیاری لەو ناوچەیە ئەکرد لەم کاتەیە ئەگەر ئێمە ئەم ڕێنماییە کە ومێ دەکەم بە نزیکترین کات لە وەزارەتی شارەوانی بڕواتە پێشەوە ئەگەر ئەمە ڕێ جێبەجێ بکەینەوە دەرفەتێکی گەورە بە وەبەرهێنەرە دەین وەبەرهێنەرە و کاتە ئەو ترسی لە دڵا نابێت کە سەرمایە گوزاریەکەی
نایەتەوە دەستی بەڵکو بە کەمترین ماوە ڕێژەی لە 125ەکەی کە بۆمان داناوە کە ببێتە تەملیک ڕە 175ەکەی کە بۆ پرۆژەی گەشتیاری وەبەرهێنان ئەیدەینێ زووتر کارە ئەبێتەوە. دەستەی وەبەرهێنان بۆچی سەرکەوتووە لە هەندێک بابەتە لەبەرەوەی زمینە سازیەکی بۆ وەبەرهێنەر دروست کردووە کە لە باج و گومرگ و کۆمەڵێک دەرفەتێدا تێجگە لە تەملیکی ئەگەر پرۆژەکە استراتیژیک بێ تەملیکیەکە بۆی بەشێکی لە پرۆژەکە. بۆیە ئەم جۆرە لە دەرفەتدان ئەم جۆرە لە زمینە سازی واکە کە گەشت و گوزاریش پێشکەوێ ئەگەر ئەمە نەکەین بەراورد بە پرۆژەکان ئەمەلخان قسەکان پێبڕی ببوورە هەستەکەن و بەرێنەری ئێمە زیاتر ڕوولەکەتی گەشتاری دەکات یان ئەو سابیسڕێکە هەبوو بۆ نمونە لە ترسیەوەی کە کەمترین قازانجی تایە ئەم سێکتەرە خۆی بە دوور گرتووە هەتاکو ئێمە ئەم بابەتەمان نەوروژاندووە بابەتی میکس کە پرۆژەی تێکەڵاوە کەمترین وەبەرهێنەر باز لە 10 ملیۆن دلار و 20 ملیۆن دلارەکە ئەوانەی کە ملیۆنە دلار یان 2 ملیۆن دلاریان خرج کردووە زۆریان دێن لای من سکاڵاکەن پەشیمانن بۆچی لەبەرەوەی ترسی ئەوەی هەیە ئەو سەرمایە وەرنەگرێتەوە لە بەرامبەر ئەوەشدا پارەی کارەبا بەرزە باج ڕۆسوماتی زۆری لێ ئەسێنرێتەوە بۆیە سەرمایەی کەرتی گەشتیاری لەبەرەوەی ئێمە تا ئێستا ژێرخانی گەشت و گوزاریمان بەهێز نییە بەو ئاستەی کە وەکو وڵاتی تورکیا کە شەشەمین وڵاتە لە دەیەکەمەکانی سەر ئاستی جیهان کە زیاتر لە 46 ملیۆن گەشتیار ڕووی کردوتە وڵاتەکەی لە 2021 کەواتە تۆ ئەگەر بتەوێت کێبڕکەی وڵاتێکی تورکیا کە نزیکترین وڵاتە لە تۆ کە لە ڕووی عادات و تەقالیدیشەوە نزیکە و وڵاتێکی ئیسلامە کەواتە تۆ توانی هەمان ئەو ڕێسا و یاساو ئەو دەرفێتە و ئەو فڕەسەی کە ئەدرێ بە وەبەرهێنەر بیدەی بە وەبەرهێنەرانی ئێرش تا بێن سەرمایە گوزاری بکەن. ئەمە خانداوین پرسیار ئەکرێ بۆ نمونە کاتێکە وەبەرهێنەرێک دێ پرۆژەی گەشتیاری لە ناوچەیەکی هەرێمی کوردستاندا ڕادەگەێنێت ئەمە نەتیجە حتمما ئەو قازانجە دەچێتە گیرفانی وەبەرهێنەرەکەەوە لەمەدا حکومەت چی سوودێکی دەبێت؟ بە پێچەوانەوە کاگەرسەلان هیچ سێکتەرێک نییە بەقەدەر سێکتەری گەشت و گوزار کە سوودمەندبوونێکی غێر تەبیعی هەیە بۆت باسکە گەشتیارێک کە داغڵی کوردستانە بێت لە دەواازەی یەکەمەوە کە بە سێ دەواازە داغڵە بێ یان لە دەواازە سنوورەکان یان لە بازگەکان یان لە فڕۆکەخانە نێودوڵەتەکانەوە لێرەیە ئەگەر فڕۆکە بەکاربێنێ ئەگەر تۆمبیل بەکاربێنێ ئەمە لێرەیە قازانجێکمان کرد کە داغڵی بەردەمی مەپارەکە یان شوێنەکە بێت شۆف تەکسیەک بەکارهێنێ بۆ گواستنەوەی بۆ شوێنە لێرەیە شۆفێری تەکسی قازانجی کرد لەوێ هێڵی ئیجازەم بیتێ لە دواتر دێتە ناو بازار دوکاندارێک قەسابێک هۆتێلێک ریستۆرانتێک مەطعەمێک هەموو ئەمانە بەکارهێنێ و دەچێتە بازارە میلەکان دەچێتە شوێنە گەشتیاریەکان ئەمانە هەمووی خەرجی هەیە سەرنجام حکوومەت لە کامە قازانجەکە حکوومەت چەندێک ئاستی گەشتیاری بەرز بێتەوە ئەوەندە داهاتی کەرتی گەشت و گوزاری بۆ ئێمە زیادە بێت بۆچی چونکە شوێنی خەوتن و مانەوەمان زیادە بێت ریستۆرانتەکان زیادە بن هۆتێلەکان زیادە بن هۆتێلی 4 ئەستێرە و 5 ئەستێرە زیادە بێت حکوومەت لە چەند شوێن قازانجەکە لە پارەی کارەبا لە باجی سەتادەی کە وەریەگرێت لە هۆتێلی 4 ئەستێرە و 5 ئەستێرە لە زەریبە و لە بابەتەکانی تر لە پارەی ڕسوماتی ئێمە کە ساڵانە لە کاتی پێدانی مۆڵەت لە کاتی نوێکردنەوەی مۆڵەت ئیگەن لایەنێکی تری ئەوەیە کە حکوومەت لە بەکرێدانەوە و بانەوانی و مساتەحە و وەبەرهێنانیش قازانجەکە هەموو ئەمانە دەچێتە بواری ئەوەی لە هەمان کاتە کە دەستەی بەرەوە بەرهێنانیان دەستی گشتی گەشت و گوزار کە یەک پرۆژەی گەشتیاری ئەنجامەدات هەلی کارە ڕەخسێنێ هەلی کارە ڕەخسێنێ کەمترین قورسایی یان لەسەر حکوومەت قورسایی کەمەکاتەوە هەر ئەوەی کە ئێستا کابینەکە زۆر جەخت لەوا کاتەوە کە یەکێکە لە هەنگاوە گرنگەکانیشەوەیە کە ئەوانەی کە لە کەرتی تایبەت ئیشەکەن هەمان مافی بیمەی کۆمەڵایەتیان هەیە کە لە حکوومەت هەیەە واتە خەڵک جاران ئامادە بوو بە 500,000 لە حکوومەت دابمەزرێ بەڵام ئامادە نەبوو بە ملیۆنێک لە کەرتی تایبەت دابمەزرێ بۆچی لەبەرەوەی لە حکوومەتە بیر لەوە ئەکاتەوە کە خانەنشینی ئەیە زمانی ژیانی هەیە بۆ مستەقبل ئێستا کە حکوومەت ئەیەوێ هەمان ئەو
زەمانە لە حکوومەت و لە کەرتی تایبەت هاوسەنگ کاتەوە کەواتە تۆ لە کەرتی تایبەت جۆرێک لە هاوسەنگی دەستی کار دروست ئەمەخانە زمانە بۆ ئەوەشە بۆ نمونە ئەم خاوەن پرۆژەیە گەشتیاریە و بەرهێنانە کشتتوکاڵیە بە مەزاجی خۆی کەسەکان داننیە یان بۆ مەکە ئیشی پێنەمایان موبڕینێکی بۆ بینێتەوە بڵێ پێویستم بە توانای تۆ نەماوە بڕێ دەرەوە لە پرۆژەکەم کێشە نییە خاوەنکار بۆ نمونە من بۆ نمونە هاوڵاتیەکەم ئەمڕۆ لە لای کۆمپانیەکەی جەنابەت ئیشەکەم 3 مانگ بەڵام گرنگە حکوومەت چاودێر بێ بەسەر ئەم دەستگایەوە کە ئێمە لەگەڵ وەزارەتی کار خەریکی یعنی بەردەوام لە پەیوەندیان لەسەر ئەم بابەتە کە ئێمە مەسەلەی زەمان ئەمە یەکێکە لە مەرجەکانی پێدانی مۆڵەت دەبێ دائیرەی زەمان چاودێر بێ بەسەر ئەو خاوەنکارە ئەگەر من 3 مانگ خزمەتم هەبێ لەم شوێنە ئەم 3 مانگە ئەبێ من تۆمار کرابم لە دایرەی زەمان و ئەم 3 مانگە بە خزمەت بۆم حساب بێ 3 مانگی لای تۆ ساڵێکی لای ئەو ساڵێکی لای ئەوی تر سەرنجام ئەم خاوەن باڵین کارە کە خۆی پرۆژەی یعنی ئەم کارمەندە نەک خاوەنکارێک ئەم کارمەندە کە دەچێتە کۆمپانیایەکی تر لە کەرتی تایبەت 4 ساڵی هەیە لە خزمەت 4 ساڵ زمانی بۆ دراوە و لە دواییدا بە هەمان نظامی حکوومەت کە 15 ساڵ خزمەت دەتوانێت تەقاعد ببێ کەواتە ئێمە توانیمان لەمەیانە هەم جۆرێک لە ناڕێکی لەو بەڵەنسەوە و قورسایە لەسەر حکوومەت کەم بکەینەوە لە هەمان کاتە زمانی ژیانی گوزەرانی هاوڵاتیەکان بکەین دەرچوانەی گەشت و گوزار ئەم زمانە هەیە ئێستا ئەم زمانە ئێمە نین دائیرە زمانێک کە سەر بە وەزارەتی کارباری کۆمەڵایەتی بەڵام بەڵێ لە ڕێنمایەکانی وەرگرتنی مۆڵەتە ئەوە یەکێکە لە مەرجەکان دەبێت دائیرە زەمان یعنی چوو بێت لە دایری زەمان خۆی تۆمار کرد بێ و کارمەندەکان زۆر جار هیوادارم میدیا لەسەر ئەمە چاودێر بێ بەسەر کەرتی گەشتیاریەوە بەسەر کەرتی پیشەسازیەوە بەسەر کەرتی تایبەت بە گەشتیەوە زۆر جار خاوەنکار بەداخەوە فێڵ لە دائیرەکانەکات کاتێک تۆ ئەچیت ئەڵەی بۆ نمونە چەند کارمەندت هەیە ئەڵە 5 کارمەندم هەیە لە کاتێکە 10 کارمەندی هەیە بەس ئەمە عیبە بۆ حکوومەت ئەمەرخان بۆ حکوومەت نییە ئەم چاو با بڵێن ئەم خۆ دزینەوەی ئەمە تیمەکانی چاودێریکردن تیمەکانی بە دوواداچوون دەبێ زیندووتر چالاکتر بن مەدانی تر بن لەوەی کە نەیەڵن ئەم مافە پێشێل بکرێت نەیەڵن ئەمە بێت بەڵام لە هەمان کاتشتا نابێت دەست بخینە بینە قاقای کەرتی تایبەتەوە کە هەموو ئەو پارانەی دەستیەکەوێ بیدا بە زەمان و بیدا بە کارەبا و بیدا بە ڕسومات و باج و زەریبە و عقوبە سەرنجام کابرا هیچ ئیشی بۆ نامێنێتەوە ڕائەکات بە دڵنیاییەوە ئێستا حالیان ئێمە لەو قۆناغەیە ژین هەردووچی دەبێ هاوسەنگیەکرا نابێ ئێمە چاومان لە قازانجی سەرمایەدارەکە بێ بڵێنەوە قازان زۆرەکە بێت تۆ نیوەی قازانجەکەت بۆ مندانەی لە کاتێکە کە ئێمە هیچ دامێکمان نەکردەوە بۆیە پێویستە کات ئێمە هەم پشتیوانی کەرتی تایبەت بکەین لە کەمکردنەوەی نرخی کارەبا لە پێدانی دەرفەت لە ڕەخساندنی زەمینە سازی پاراستنی لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە و ئتمێنانی بدەینێ ینی متمانەی لا دروست بکەین فراهەمکردنی دەستی کاری ناخۆش ڕاستە بەدڵنیاییەوە ئێمە لە سەدا سیمان وەکو مەرجی یەکەم باشە من ئەم قسەم بە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کۆبوونەوە کەوت لە هیچ وڵاتێکی دنیا نییە کە دەستی کاری کوردستانی لە کوردستانی ئێمە لە هیچ وڵاتێک نییە ئێمە وەکو تیمی گەشت و گوزار بە فەرمی چوینە ئێران سەردانی هەردوو شاری ئەسفەهان و تارانمان کرد و هەموو کەرتە گەشتارەکانمان بینی یەک ئەجنەبیمان نەبینی لە وڵاتە لەبەرەوەی ئەو وڵاتە اعتیمادی لەسەر دەستی کاری خۆیەتی هەمووی خەڵکی وڵاتەکەی خۆی بوو کاریانە کرد تورکیا کە نزیکترین وڵاتە لێمانەوە بە یاساڕێکی خستۆ لە سەدا یەکی دەستی کاری ئەجنەبی بۆی هەیە کار بکات بەداخەوە ئێمە لە کوردستان لە کەرتی گەشتیاری و زۆرێک لە کەرتەکانی تر من ناڵێم لە سەدا 90 با ناڵن مبالغە ئەکا کە دڵنیام لە 190 بەسەرەوەیە بەڵام لە سەدا 80 بەرەو سەرەوە هەمووی ئەجانبە ئەمە بۆ دروست بە گرفتەکە ئەوەیە بۆ منە توانای سەرمایە بەشەری مرۆیی ئەمە ناتوانێت ئەو فراغانەی کە لە کەرتی گەشت و گوزاری ئەمەیە پڕیکاتەوە یاخود بۆ نمونە بابەتی خزمێنە و ناسراوی ینی پەیوەندی بۆ وەکا کە بۆ نمونە نەخێر زۆر جار پەیوەستە بە سێلایەنەوە باشە لایەنێکی خاوەنکارە گەڕێ بە شوێن کەسێکا کە کەمترین نرخی کارکردنی هەبێ ئەوانەی کە لە دەرەوەیان لەبەرەوەی پارەی کارەبایان لەسەر نییە پارەی کرێخان و نادەن مەسئولێتی خێزانیان لێرە لەسەر نییە کرێخان و نادەن ئەرکیان لەسەر نییە
دەتوانن چەند گەنجێک لە ژوورێکە لە هوتێلێکی هەرزانە بمێننەوە بە پارێکی کەم وە سەرمایەکەی کە وەریەگرن ماگانە بە 200 دلار کار بک بۆ وڵاتەکەی خۆی کە سووریایە کە باکوورێکە ئێرانە بۆ ئەوان زۆرە تەحویلەکە بە وڵاتی خۆی بەس ئێوە بۆ ڕێگە بەمەدەدەن ینی بۆ نمە کەرتی گەشت و گوزار ینی کەرتێکە لە چوارچەوەی پرۆسێکی ئەکادیمیە مامەڵی لەگەڵا دەکرێت بە پێی توانە و لێهاتووی بۆ ئەمە ڕازنەویستم ئەمە ڕاستکەم ئەمە لەگەڵ جەنات تەتاویکەم بابەتی یەکەم ئەوەیە کە بە شوێن کەمتری نرخاگەڕێ بابەتی دووەم بیانوویەکەیە کە لێرەوە منداوە لە کچان و کوڕانی کوردستانەکەم تکایە ئەم بیانوە لەسەر خۆتان مێڵن و ئەم ڕخنەی لێتانە گیرێ تکایە بەرپەرچی بدەنەوە و خۆتان وەرنە مەیدانی کارکردن ئەوی شەوەیە کاڵن کچان و کوڕانی کورد ئیش ناکەن بە تایبەتی کوڕانی کورد ئیش ناکەن بیانویان زۆرە تەمەڵی ئەکەن خۆیان دزنەوە ئەمڕۆ تەعزیێم هەیە ئەمڕۆ میوانم هەیە ئەمڕۆ مناسەبەم هەیە ئەوەم هەیە بەڵام گەنجێکی ئەجنەبی کەیەتی تر عەرەب بێ فارس بێ تورک بێ هەر کەسێک بێ فلیپینی و نیپاڵی بێ 8 سعاتی خۆی بە زیادەوە ئەکات بەبێ بەکارهێنانی مۆبایل بەبێ بەکارهێنانی خۆت زیینەوە بە ناوی هەر شتێکەوە بێ بۆی ئەمە یەکێکە لەوانەی کە کەرتی تایبەت لێگە بەشی سێمی ئەوەیە کاڵێن دەرچوانی ئێوە گەنجەکانی ئێوە عەربی نازانن ئینگلیزی نازانن هۆتێلی 4 ئەستێرە و 5 ئەستێرە و 3 ئەستێرەش حتا 1 ئەستێرەش ئەوانەی کە دا ئەبەزن زۆرینەیان یان عەرەبن یان ئەجانبن بۆیە پێویستیان بەوەیە زمانی دووەم بزانی پێویستی بەوەیە لە ڕووی تەکنۆلۆژی و لە ڕووی بەکارهێنانی ئامڕازەکانی پەیوەندیکردن و پێشوازیکردن لایەنێکی تر ئەوەیە کە تۆ بەداخەوە تا ئێستاش ئێمە ئەوانەی کە هێن لەگەڵ گروپاتی گەشتیاری مەندوو بێ عەرەبن لە کاتێکا کە هیچ زانیاریەکی لەسەر کوردستان نییە ئێمە پێویستمان بەوەی ڕێبەری گەشتیاری تا ئێستا نەمان بۆ ئێسەوە دەستمان پێ کردووە ڕێبەری گەشتیاری دەبێت لە هەموو شوێنەکان هەبێ و ئەم ڕێبەرە گروپاتی سیاحی بەرێتە شوێنەکان مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە سلەیمانی پێشان بدا مۆزەخانە پێشان بدا ئەشکەوتی هەزار مێر پێشاندا دێتە هەولێر دەبێت قەڵاو ئەشکەوتی شانەدەر و بچێتە شەقلاوە قەڵای دیون و دەیانی تر شوێنەکانی تریش بە هەمان شێوە و مۆنمنتی ئەنفال و هەڵەبجە و کیمیاباران ئەمانە پێشاندا یعنی دڵنیام کە بەڕێزت کەسێکی دڵسۆزی و زۆرترین کارت کردووەم کابینەیە بەتایبەتی لە دەستەکەی خۆت بەس بۆ چاکردنی هەموو ئەمانە نابێ ئێوە لە ڕاستباردە و ڕێنمایەکانی ئەوە دەست پێ بکرێت ئێمە لەو کۆبوونەوەیە دەستمان خستۆتە برینەکان هەمووی هەر وەزارەتێک مەسئولە لە چی باشە و چۆن دەبێ مەسئولیت هەڵگرێ لەگەڵمان هەر وەزارەتێک بەجێ چەند وەزارەتمان هەیە چەند دەستەمان هەیە هەمویان بەشێکیان لێ دەسەکە ینی دەستمان پێ کردو ئێستا پلانێکی 8 ساڵیمان ڕاگەیاندووە ئەوە لەو پلانە 8 ساڵیە وتومانە ئەگەر بەو بەرنامەی ئێمە بەو پلانەی ئێمە کە حازرمان کردووە کە دەستنیشانمان کردووە چی بکەین چۆن بیکەین کەی دەست پێ بکەین کێ لەگەڵمان بێ لە کەرتی تایبەت لە جامعات لە حکوومەت لە وەزارەتەکان لە دەستەکان چۆن دەست پێ بکەین سەرنجام ئێمە ئێستا ئەوەی جێگەی دڵخۆشیە لە 2021 ئێمە 4 ملیۆن گەشتیار بەرز بۆ لە دوای کۆڕۆنا لە کۆڕۆنا لە 2020 نەچۆ ملیۆنێ گەشتیار 800,000 گەشتیار ڕووی کردەوە کوردستان لە هەموو ساڵەکەی کە 2020 کە کۆڕۆنا دەرگاکان داخرا بوو بەڵام لە 2021 ئاستی گەشتیار بوو بە 4 ملیۆن بەپێی تەقدیراتی ئێمە ئەم پلانی 8 ساڵی دامانناوە ئێستا بەپێی ئەم تەخمینەی کە هەمانە لەم 6 مانگەی یەکەمە ئێمە زیاتر لە 4 ملیۆن گەشتیار ڕووی کردوتە کوردستان کەواتە لە کۆتایی ساڵە ئێمە 6 ملیۆن گەشتیار بەرەو سەرەوە سەردانی کوردستانی کردووە سەرنجام لەو 8 ساڵەیە ئەگەر بەپێی ئەو پلانەی ئێمە کە ژێرخانی گەشت و گوزاری بەهێزکەین فۆرمەکانی گەشتیاری زیاتر فراوانکەین خزمەتگوزاریەکان بگەێنین و دەستی کار زیاتر و ڕێبەری گەشتیاری و مارکێتین و بواری میدیایی و ئەمانە پێشخەیت دەتوانین بڵێن لە 20 ملیۆن گەشتیار ڕۆیەکاتە ساڵەیە بە گۆڕینی کابینێ کواتنی کابینێکی دیکە دەستکاری ناکرێت بۆ نمونە زۆر جار ینی کێشەی ئێمەەوە بۆ پلانێک دانراوە لە وەزارەتێک بۆ ماوەی 4 ساڵ کاتێک وەزیرێک هاتووە سەر لەبەری ئەم پلانی ڕەت کردو بۆ خۆی بەرنامەی کاری داناوە یعنی هەمانگەکە لەم کابینەیە بەم شێوەیە کە ئەم پلانی دانراوە بۆ خۆی بڕوا لە ڕابردوودا بەداخەوە کەوانە بووە کە ئەو مەترسێ بۆ کە تۆ باست کرد باشە هەر وەزیرێک کە هاتووە هاتۆ توێتی من باشترم لەوەی تر ئەتوام شتی تازەتر بکەمەوە من بۆ خۆم ناڵم لە بەدەمی خۆم بەڵام من هیچ ئەوراقێکم تێک نەدا کە بە سپاسەوە جەنابی کاک مەولەوی و ستافەکانی پێشووتر کە ئامادەیان کردهبوو بەس من هاتم ئەوان لە ڕووی تیۆریەوە
زۆرشتی جوانیان حاضر کردبوو باشە بەڵام لە ڕووی عملیەوە من هاتم ئەمەم کرد بە کاری مەدانی یعنی زۆرتر ئاعتیمادم کردەوە سەر ئەو ئەوراقانە بەڵام لە ڕووی کردداریەوە بە پراکتیک کردمان بە پلان و وەزارەت بە وەزارەتمان دەستنیشان کرد و بۆ یەکەمین جارە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی هەفتانە کردی گەشت و گوزاری بابەتێکی جددی بێت کە سەعاتێک و 20 دقە من لێرە سوپاسی هەمویانەکەم و بە تایبەتی هەردوو بەڕێزان سەرۆک و جێگری ئەنجومەنی وەزیران کە بەو پەڕی سنگ فراوانیەوە گویانگر لە مڕەخنەکانم لە داواکاریەکان لە پێشنیارەکان ئەمە وامان لێەکە کە ئومێ دەکەم کابینەی داهاتوش ئەوەندەی پێمان کرا ئێمە تەواویکەین لە کابینەی داهاتوو ئێمە ماینەوە ئەوە هەر ساڵەکە ئێمە جێگەی مناقەشە گفتوگۆ دەبێت ئەم بەرنامەیەک خۆی بڕوا بەدڵنیایە لە بڕیارەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وایە کە هەموو ئەم پلانە دەبێت جێبەجێ بکرێ و وەزارەتەکان ڕاست پێراون مەدیشەکاتەمەخان لە شوێنەکەی خۆی مێنێتەوە ئەمە کێشە نییە بەس گرنگەوەی کەسەی کە دوای ئێمەیەت یان ئەو ئەگەر ئێمەش ئەمر باقی بوو ماینەوە لەو شوێنە ئەوە ئێمە مەسئولین لەوەی لە 8 ساڵی داهاتووە بڵێن ئەو بەڵێنەی دابوومان کە من لەوێ لە کۆبوونەوە کە بە هەردوو بەڕێزان سەرۆک و جێگەر وتم من بەڵێنتان پێدەم ئەگەر ئەمەی ئێمە داوایەکەین جێبەجێکەن لە 2030 20 ملیۆن گەشتیار لە کوردستان حزۆری دەبێت کاتەوە یەک پرسیارمەیە لەماوە یەک خولەکە وەڵامەکەم دەوێت کەتی گەشتیاری لە ساڵ چەندی داهاتی حکومەت پێک دێنێت لە ئێستادا بەداخەوە ئەو وەڵامە لە لای من نییە لە لای کەسیشمان نییە لەبەروی سیستمی بانقیمان نییە یەکێ لە مشکلەکانمان نەبوونی سیستمی بانقیە بەڵام ئەوەی کە بە تەقدیرات باسەکرێ کەمترین ڕێژە کە ئەدنا بە 250 دلار بۆ گەشتیارێک ئەژمارکەین و بەرزترینی 1000 دلار ئەژمارکەین حسابی کە لە 4 ملیۆن گەشتیاری 2021 ئەگەر ئەوە حسابکەین دەبێت داهاتی حکوومەت لەوێ بێت تەنها داهاتێک ئێمە توانین بە حکوومەتی بڵێن ئەو ڕسومات و باجانەیە کە ساڵانە لە ڕابردوودا وەرگیراوە بەڵام هێشتا هی ئەم ساڵ بە دقیقی هێشتا زیاترە بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە 20 ملیۆن گەشتیار بێت دڵنیاین داهاتیشمان زۆر بەرز بێتەوە بۆ بەڕێز ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم سپاس ئامادەبوونمان دوومان کردیت بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەند بوون بە ڕێمە تەندروستەکان خواتان لەگەڵ